پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتووە، ئەبوو بەکر و عومر لە لای چەپێوە، کۆمەڵە سەحابەی تر لە مەجلیسەکەیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوێکی بۆێنن یاخود شلەمەنیەکی بۆێنن ئەی خواتەوە. طبعا کاتی خۆی ئاو کەپز نەبووە یاخود لە پەرداخانە بوو، یەکێ خواردوێتی دوای ئاو بەسەر مەجلیسەکەیە گەڕاوە. سونەتی شە لای ڕاستەوە دەست پێ بکەیت. پێغەمبەری خوا کە ئاوا ئەکات چێیە؟ منداڵێک. ئەو تۆ لێرە چیەکەی؟ و بۆ ناچی لەگەڵ مناڵەکان یاریکەی؟ تۆ نابینی مەجلیسەکەی مەجلیسی پیا و عەیب و شووری، تۆ ئێستا بێ بچی ئاو بژەڕیان لە پەلام نەدانیشیت. نانا مەقسەی پێغەمبەری خوا نییە، مەقسەی من بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەتەئذەن لی ئەن ئوعطیە الأشیاخ، ئیجازەمەی بیدەم بەم پیاوە گەورانە؟ طبعا ئەدەبی مناڵی سەحابە هەروایە خوازێ بەی پێغەمبەری خوا خۆم بەیانەجێڕم سەیری عەقڵی ئەم مناڵەکە کە قابلیەتی ئەوەی هەیە لەوێ دانیشێ. فەرمێ ما كنت لأؤثر بنصيبي منك أحدا يا رسول الله. فەرمێ بەخوای پێغەمبەری خوا بەرماوەی لێوی تۆ بە کەسی تر نابەخشم، دڵم نایەت، واتە ئەبێ خۆم لە دوای تۆ بخۆمەوە. ئەڵڵا ئەزانێ ئەمە بەرەکەتە، ئەمە هی بەخشین نییە، ئەمە شتێک بەرلێوی پێغەمبەری خوا کەوتو بێ. ئێستاکەنە تۆ ئەو شەرەفە و پێ ببڕێ، ئەمە هەموو جارێ دووبارە نابێتەوە بۆ ئەم منداڵە. پێم بەخوای پێغەمبەری خوا بەشی خۆم لە تۆیان نادەم بە کەس. عەجیبەوە نییە؟ واتە سەیری مناڵە چۆن پەروەردەکراون، چۆن گەورە کراون، چۆن فێر کراون. واتە ئەمە هەر کە دانیشتووە تۆ لە پێغەمبەری خواوە فێر بێ، لە پێغەمبەری خواوە بەرەکەت وەرگرێ، پێغەمبەری خواوە ئەویش گەورە بێت و شوێن پێکانی پێغەمبەری خوا هەڵگرنەوە لە مستەقبەلە. بەڵێ بۆیە قەت لە ژیانی سەحابەیە، لە ژیانی پێغەمبەری خوایە بە تایبەتی ئەوانەی کە لە دەوری پێغەمبەری خوایە بوون عەزیەت نەدراون، لۆمە نەکراون، لۆمە سەرکوت نەکراون، سەرکۆنە نەکراون.